ماوەی 5 ڕۆژە پزیشکانی گەرمیان لە سەرجەم بنکە و نەخۆشخانە حکومی و ئەهلەکانی سنووری قەزای کەلار مانیان گرتووە و یادەشتنامەیەکیان داوەتە لایەنە پەیوەندیدارەکان وەک لە بەیاننامەکەدا هاتووە ئەگەر داواکارەکانیان جێبەجێ نەکرێت مانگرتنی سەرتاسەری ڕادەگەیەنن. ڕۆژی 15 ئەم مانگا لە نەخۆشخانەیەکی تایبەت لە کەلار لە کاتی ئەنجامدانی نەشتەرگەری بۆ نەخۆشێک لەلایەن پزیشکێکەوە نەخۆشەکە گیان لەدەست دەدات. پۆلیس 2 پزیشک و 2 کارمەندی تەندروستی دەستگیر دەکات. لەسەر ئەم بابەتە پزیشکانی گەرمیان هەڵوێستیان وەرگرتووە و داوا دەکەن چیتر مافی پزیشکان پێشێل نەکرێت و لە کاتی دەوامی فەرمی دەست بەسەر نەکرێن. چالاکوانێکی کۆمەڵی مەدەنی پێی وایە داوام نەکردنی پزیشکان سزادانی خەڵکی گەرمیانە و ناکرێت لەبەر کەیسێکی یاسایی پزیشکان ژیان و تەندروستی هاوڵاتیان بخەنە مەترسیەوە. ئێمە وەک ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی هەڵوێستی دیاری خۆمان لەو بارەوە هەیە. ئەو شەوەیە پێمان وایە جارێ مانگرتن و اعتراض و ئەوانە حەقێکی سادەی هەموو چین و توێژەکانە. لەوە زیاتریش باوەڕمان وایە کە ئەوەی کە ڕووی داوە لێرە کە ئێمە کەیسێکی یاساییمان هەیە، کەسێک لە بەردەستی دکتۆرێکە گیانی لەدەستداوە، ئەم کەیسە دەبێت لێکۆڵینەوەی تیا بکرێەوە. ڕاگررتنی کەسی تۆمەتباریش ئەوەی کە لە قانونا پێوترێ ڕەهن و تەحقیق و تا لێکۆڵینەتەوە بێ حاڵەتێکی ئاساییە. پێمان وایە کارێکی نایاسایی بەرامبەر دکتۆرەکان و بەرامبەرم چین و توێژە بەڕێزە نەکراوە تا بێتە سەرەوەی عیقابی جەماعی خەڵک بدرێەوە، ئەمە بکرێتە بەهانەیەک بۆ سزادانی خەڵک و ڕاگررتنی تەواوی خزمەتگوزاریە تەندروستیەکان لە دەڤەرێکا کە نزیکەی 9 ملیۆن خەڵکی تیانیشتەجێیە. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی مانگرتنی پزیشکان بە نایاسایی ناودەبات و باس لەوەش دەکات پزیشکان بەرپرسی یەکەمن لە تەندروستی هاوڵاتیان دەبێت بە ئەرک و بەرپرسیارەتی خۆیان هەستن تا ئەم گرفتانە لە حاڵەتەوە نەبێت بە دیاردا. بەداخەوە ماوەی 5 ڕۆژە لە سنووری دارایی گەرمیان تەواوی پزیشکان مانگرتنیان ڕاگەیاندووە و ژیانی زیاتر لە 500,000 هاوڵاتی سنووری دارایی گەرمیان لە مەترسیایە ناکرێت بە هیچ پاسا و هیچ یاسا و هیچ ڕێسایەک ڕێگە بەوە نادا کە دکتۆر مان بگرێت بن لەگەڵ ڕێز و حرمەتما ئەو دکتۆرە بەڕێزش کە ئێستا ڕاگیراوە ئەم هەڵوێسە وەکو ئەوەیە کە بۆ پاڵپشتیەک ئەو کەیسە لە لێکۆڵینەوەدایە با ئێمە چاوەڕێی دادگا بکەین و دکتۆریش کەسێکە وەک هەر تاکێکی تر هیوادارم لە زووترین کاتە لە پێناو بەرژەوەندی هاوڵاتیانە ئەم کێشانە چارەسەر کرێ. لەسەر ئەم بابەتە تەندروستی گەرمیان بەڕاگەیاندراوێک کە نووسراوێکی ئەنجومەنی دادوەری هاوپێچ کراوە پشتگیری لە داواکاری پزیشکان دەکات. وەک لە نووسراوەکەدا هاتووە دەبێت پزیشکان لە کەیسا یاساییەکان لە ڕێی دادگای تایبەتمەندەوە و لە ڕێی پسوڵەی ڕاگەیاندنەوە مامەڵەیان لەگەڵدا بکرێت. هەروەها داوا لە پزیشکانی مانگرتوو دەکات بچنەوە سەرکارەکانیان، بەڵام پزیشکانی مانگرتوو داوای جێبەجێکردنی داواکاریەکانیان دەکەن و ڕای دەگەیەنن ئەوان پیشەکەیان لە مەترسیدایە و ناتوانێن بەو شێوەیە بەردەوام بن. ئێمە پزیشکانی سنووری دارایی گەرمیان لە ڕۆژی پێنجشەممە 23/2012ەوە بڕیارمان داوە نەچینەوە سەر کارەکانمان چی لە عیادە تایبەتەکان و چی لە نەخۆشخانەی گشتی بەدەر لە شوێنە قاریعەکان، یعنی ئەوانەی کە شوێنی فریاکۆتن چی لە نەخۆشخانەی مناڵبوون چی لە نەخۆشخانەی گشتی کەلار کارتیایە بەردەوامە لەبەر پاراستنی ژیانی هاوڵاتیان. ئەمە یەکەم جار نییە کەرتی تەندروستی لە گەرمیان ڕوبەڕووی کێشە و گرفت ببێتەوە. کەڵەکەبوونی ئەو کێشانە نیگەرانی سەرجەم چین و توێژەکانی بە دوای خۆی داهێناوە و زەرمەندی یەکەمیش هاوڵاتیانی گەرمیانن کە هەتا ئێستا بەدەست نەبوونی پزیشک لە نەخۆشخانە فریاگوزاریەکان دەناڵێنن. هاوار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.